فرضاً ملحنة قيس ديوة سمفونياية كي هي أم سمفونياية برنامج هي مدانة كملا عازفة هي كلو سمفونيانا موسيقى دجنة يك كمان شد دجنة يك تار دجنة يك دفة يك فلانة هر يك لمان أويس درهنا لي سمفونياك يعني ملحني سمفونياك نايا لأمانة يعني أمانة كسيان بجيا همو إنا كان بينيو أوي سمفونياك دانو بجيا يعني يكتريان نبينو كسيان ناناسي وكسيان حقيني بسر كسيان هو كسي شانسي لقل كسيان نكريو أو كاتا أم ديد بولاي أم ملحني سمفونياك دفجانك بدفجانك برنامجي بيدا دا كوملا فرمانه كتو آوا دست دجولني تو آوا دفكل يدي بو لحن هي كمان تجانكش يعني دله آوا فرضاً سيمفونيا كدابنه نيو ساعت بم دلتو عمل ديتا او عند دقه او لو دقه دي غوري بو لو دي غوري بو تمرين كي بيدا كاو لتمرين كاي ترام كسا رادي لچكاتك تشيل داو تشيبكا بامان شو كمان تجانكش يناوا بابي اوي اويتر بناسي يعني كمان تجانك دفجانك ناناسي برنامج كمان تجانينكش ددابو راي دينه لسري بامان شو همو جروبكاي سيمفونياكا اوي كسيمفونياكا دجانا همو يان رادينه لسر هر يك يشوفو كاتر يك فرمانه كي بيه بو جبجه كردني لا رجل داني موسيقى كو هر يك لمانه لكاتي كي دياري كراوا دچه سر مسرح وهر يك لوانه كرسي خوي بو دياري كراوا دچه سر كرسي كي خوي دواي او امانه هر يك لمانه وابير دكاتوا ككسي تريتياني جيجا لخوي جيجا لخوي ملحنك كا للدروي إيريا بلام لعين كاتشا ليرشة چونك فرمانكاني ليرن اگر خوشي ليرن نبي فرمانكاني او لرجل فرمانكاني وليري او كاتك كاتي دس بكرني سيمفونيا كي ام دفجنا كيك كلوان دچه لسه پرسکه خوی دادنی شو دف دجنه يعني هر کس بیت لوی بی و لوی نبی او چی دکا او دفی خوی دجنه يعني او ناوسته لسر اوانی ترتا اوان بیان كأواب كان كاتي كريه كلمانه اوا دچته اوي الوي چی دکن سمفونيا دوز دکن کله کاتکا هیچ کامیان سمفونيا کيان نبیستو وچی چونکە هەر پارچەیەکی ئەم سمفۆنیایە لای یەکێکیانە بەس ئەو پارچەکەی خۆی دەزانێت تامان هەر پارچەیەک لەو پارچانەشیە بۆ خۆی لەحنێکە مۆسیقایەکە ئەم لەم پارچەیە تێدەگا لەم پارچەیە خۆی کاینی کردووە ئەو کاتێکیش لەوەیە ئەو تەنها چی دەکا پارچەکەی خۆی دەبیسێ و پارچەکەی خۆی لێ دەدا ئەو وا دەزانێت تەنها خۆی لەوەیە و تەنها خۆی مۆسیقا لێ دەدا بەڵام ئەوانەی کە دەیبیسن چی دەبیسن پارچەکەی ئەو نابیسن ئەوە دەبیسن کە ملەحنەکە لێ دەدا ئەمان لێ نادە ملەحنەکە لێ دەدا یعنی ئەوە دەبیسن کە تەنها ملەحنەکە بیستوێتی ئاوازدانەرەکە بیستوێتی تەنها ئەو بیستوێتی تەنها ئەو دەزانێت چییە لە کاتێکە ئەمانە هەر یەکەشیان لە ناو خۆیان چییە ئاوازێکی سەر بەخۆیە هەر یەکە لەمانەی کە لێرە ئەم نمونەیە ئەوە ڕوون دەکاتەوە کە چۆن هیچ مۆنادەیەک ئەگەر هیچ ڕەبتێکیشی بۆ مۆنادەکانی ترەوە نەبێ ئەوە حەسەبە ئەو پلانە پێشینەیە کە هەیە دەتوانن چی بکەن ئەسەن دەبێ نابێ ئاگای لەوانی تر بێ لە شوێنەکە لای بنیتن سینەک دێنێتەوە لە کتێبێکی تریایەتی وەبزان میتافیزیکەکەیە دەڵێ دەبێ ئینسان ئاوا بێت کە هەستکا لەناو ئەم گەردوونە تەنها خۆی خوا هەیە و جگەل لە خۆی خوا هیچ شتێکی تر لەناو ئەم گەردوونانە
طبعا أنا مقصي خوينا كيك كلا هنا كان حديث كان أو ديانته بورشن كرنوي أما موضوع باسي دكا جعل إرادة في جنك شر خوي كيه تنا خوي ملحنك هي أو كاتم ملحنك ربطي بيني همو يعني بلا من عين كاتي شام ملحنك لنا مسرح كاشين حازم كاتب إنسان دقرته وبور روحي خوي روحي بشويق آراسي دكا لحنك بلحنك آوازك آراسي دكا أم آوازك شخصية وأم روحتنها أم آوازي خوي دبيسي بلان كومالا كسي تريشان كأوانش برو أو منادية درون منادى الروحية كذا كون ناو أو بخوا كأو منادى الروحية لنا يعني وجودي هذا جقل لو هي تر حكم نكا أما أنا ببيو بلانا هم يعني كودا بنو شيء دوزكن سيمفونيا دوزكن أو سيمفونيا شيء أو مملكتي خدايا كواتا إمكاني أو هيا بلانه كبه ناوتي وكز لكسي ور نقرت بيه وكز كاريگري لسر كز نبيه بلا من عيني كاتي شاب بيكا وهمويان برو يك آماج برون او كاتتو هر كسلوانا بابا تاير شكي بردي هيلا كتبكي هي بناويين مش وتبتشوكا كان كلماته بس طبعا الشيء زور يتك لو شانيكا كان مو تايسش كبير ما وبير ما لا زانكوب موقعتاو يتك لو ما مساياني باش او كتابي ترجمه كردو عشان لقل ناخوشي ندهات والله مساحة كبهم او كتابي دابا دسمو بهدية تيشكشي لا ساحة كت ياسم دكر دس وشتم رسمه ايتر هل لبا دسم كرد بخيانوي هل بدم تاسا كرنو وهي بابا تاهر بو وكتابا تيشتن نمزاني وشتي وهي لو كتابا يكشد دالي باسي حالتي حضور دكا كإنسان كوتنا حضوره على لا كرنا ولا حالة حضورها شركة كلا حالة حضور أبوي لا كرنا وشيا شركة جمعنا هذا كانش كاتي دشنا أو مملكته لا كرنا شركة لبروت لراجر ونكي لا يبني تزيج بيننا ويكا ضلا إنسان دبت وابجي كتنا خوي خواله سرم عرضه اما هر نفسي شده كاتو يعني لا كرنوا لرا بهرش دي ترشيا شركه اما طبعا همانش بس بزماني بابا تاير يا مداني جال ليرا اوي كهيا اما چی من پێ دەڵێ پێمان دەڵێ هەر کەسە با مۆسیقاکەی خۆی بژەنێ پێکەوە هەموو ئەم مۆسیقایانە تێکەڵ دەبن و ئەو ئاوازە پێک دێنن کە کەس بیری لێ نەکردوێتەوە کە کەس لەمانە نابێ بیری لێکاتەوە چونکە تو ئەوەی لەسەرتە چییە؟ ئاوازەکەی خۆتە مۆسیقاکەی خۆتە بیژێنی لەبەرەوە مۆنادەکان ئەوانەی کە ئیتر دەبنە یعنی مۆنادەیەکی ڕۆحی کاتێ دەتوانن مۆنادەیەکی ڕۆحی بن کە نا هیچ کاریگەریەک لەسەر دەرەوەدانێن نە هیچ کاریگەریەکی دەرەوەش لەسەر ئەوان هەبێت ئەو کاتە دەبێتە مۆنادەیەکی سەربەخۆی تاکانە یعنی هەر مۆنادەیەک بۆ خۆی تاقانێ و خدا زمینەی دەرکەوتنی خدا لای لای بنیتز یا باشترین دەرکەوتنی یعنی دەرکەوتنی خدا لە ڕێگەی چیەوەیە؟ لە ڕێگەی تەبیعەتەوە نییە لە ڕێگەی ئەو مۆنادانەوەیە
ئەوەی کە خوددا کە لە ئەوەی کە لە خوددا دەرناکەوێت لە هیچ شتێکی ترە لە کوێ دەردەکەوێت لە ناو مەملەکەتەکەی خۆیان دەردەکەوێت ئەویش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی مۆنادەکانە یعنی بە معنایەکی تر خوددا مۆنادە ئەگەر ئاوێنەیەک بە دیوێکی هەموو گیان پیشانداوە دیوێکی تریشی خوددا پیشان دەدا یعنی خوددا لە ڕێگەی مۆنادەوە حکمی هەموو گیان دەکات لە ڕێگەی هەر مۆنادەیەک لە مۆنادەکان بۆچی چونکە لای بنیتس لە هەر مۆنادەیەکە هەموو دنیا هەموو گیانەیە ئەوەی دێتە ناو مەملەکەتەکەوە ئەوەی دێتە ناو مەملەکەتەوە ئەوە مۆسیقاکەی لێ دەدا یعنی ئالی مەملەکەتە ناتوانێ لێی نەدا کە هاتە ئەوە خۆی اختیاری کردووە کە خۆی اختیاری کرد ئیتر ناتوانێت نەیژەنی لەبەرەوە ئەم گیانی مەملەکەتی خوددا کەسێک ناتوانێت بێتە ناوی تێکیدا چونکە ئەوەی سەر بەو مەملەکەتە نەبێ ناتوانێت بێتە ناو مەملەکەت و مەملەکەتەکە مەملەکەتێکی مادی نیە تا خەڵکی تری تێبێت ئەو مەملەکەتە مەملەکەتێکی ڕوحیە ئەو ڕەبتە ڕەبتێکی ناوەکیە ئەی لە کوێوە خەڵک دێتە ناوی یعنی ئەو مۆسیقایی کە لەناو ئەم مەملەکەتە هەیە ئەم گوێیەی کە گوێیەکی ئاتیادی و مۆسیقایە نابیسێت ئەوەی کە لە دەرەوەی ئەوەی نەیتوانی وە بچێتە ناو مەملەکەتەکە ئەوەی مۆنادەیی نەبووێتەوە چونکە کە ئینسان مۆنادەیی دەبێتەوە ئیتر بیستن و بینین و هەموو شتانەی هێزێکی تر پێیا دەبن دەگۆڕێ ئەو کاتە ئیتر ڕوحە دەبینێ ئیتر من نیم دەبینم من وەکو مادەیە وەکو کەس وەکو حیوانێک لەبەرەوە هیچ کەس ناتوانێت بچێتە ئەو ناو مەملەکەتی خوددا ئەگەر بەو پاکبوونەوە نەڕۆشت بێت ئەگەر بەرەو ئەوە نەڕۆشت بێ بوو بێتە ئەو مۆنادەیە وە کاتێکی ڕۆژ چی دەکات یەکسەر لەحنەکەی خۆی دەژێنێت لەبەرەوە ئەگەر لەوێ بێ هەر دەبێت بیژەنێت وە کەس ناتوانێت لە دانی لەحرەکەی خۆی لابدا بۆچی چونکە ئەسەن ئەو چۆتە ئەوێ بۆ ئەوەی بژەنێ ئەو کاتە لێکجی لە بینی خۆی و خۆیان دروست دەبێت لە بینی خۆی و خۆیان یعنی خۆی فێڵ لە خۆی دەکات ئەمە دەکرێت یعنی ئەوەی ئەگەر لەوێ ئەوەیە ئیتر لێرە فعلەن لاکردنەوە نامێت لاکردنەوە شرکە ئیتر فعلەن لێرە شرکە ئێن دروست دەبێت دەی کەسێک دەچێتە ناو ئەم مەملەکەتە کە لا نەکاتەوە بە معناکەی بابەتەیە وەلاژ ناکاتەوە بۆچی چونکە هیچی تر نییە لای بۆ بکاتەوە لەبەرەوە ئەوەی بینیویەتی بینینی هەمووی داوە بەوە ئیتر بینایی تیان نەماوە بەشی لاکردنەوە بینایی تیان عەقلانی نییە بڵێ کۆمەڵێک کەس دەچنە ناو مەملەکەتەکەەوە بەڵام ئیشی خۆیان ناکەن لەبەرەوە ئەوەی ئیشی خۆی نەکات ناتوانێت بچێتە ناو مەملەکەتەوە ئەوەی ئیشی خۆی نەکات و هیچ شتێک دەرەک ناتوانێت ئەمە تەمەنەوە بنەمایەیەک پێشووە کە دەڵێ هیچ شتێک ناتوانێت بچێتە ناو مۆنادەکان ئەمەی کە تۆ دەڵێ یەکێک دەچێت ئیشەکە تێک دەدامە چییە یعنی شتێک چووەتە ناو عالەمی مۆنادەکان یا چووەتە ناو مۆنادە گەورەکەوە کە غەریبە بەدەوێت لەبەرەوە هیچ شتێکی غەریب ناتوانێت بچێتە ناو عالەمی مۆنادەکان و هیچ شتێکیش لە عالەمی مۆنادەکانەوە نایەتە دەرەوە بە معنایەکی تر ئەم هەموو گردون هەیە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی مەملەکەتی خوددا بێتە ئاراوەوە خوددا سڕی خۆی ئاشکراکە لە ڕێگەی مەملەکەتی خوددا کە کامڵترین مەملەکەتە ئەو کەماڵە کاتی ئێمە گردونمە بە پێی عیلەتی غایی لێکدایەوە کە گردون عەقلێک وەدیهێناوە و ئامانجێکی هەیە بەرەو ئەو ئامانجە دەڕوە ئەو کاتە مەملەکەتی خوددا دامەزرانی مەملەکەتی خوددا لەسەر عەرز دەبێتە زەرورەتێکی گردون بۆچی چونکە ئەوەی لە ڕێگەی ئینسانەوە خوا دەتوانێت ئاشکایکە لە ڕێگەی بوونەوەرەکانی ترەوە ناتوانێت ئاشکایکە چونکە ئیمکانیەتی ئاشکاکردنی ئەوەیانتیانی ئەو سڕێیانتیانی جا لەبەر ئەوە بەپێی ئەم لۆجیکە بێت دەتوانین بڵێین مادام هیچ تاکو گردون هەرماوە کەواتە هیچتا ئیمکانی
ئەوە ماوە کە ئەو مەملەکەتە بێتە ئاراوە هیچ تا خوا ماوێتی خۆی ئاشکراکە ئەگەر بەو زمانە هی نەبێت هەنی هیچ تاکو خوا سڕی ماوە ئاشکرایکە نێنی خۆی ماوە ئاشکرایکە بەڵام هەر کەسێ بیەوە بڵێ من هەوڵ دەدەم پلانەکە جێبەجێکەم و بە ناوی پلانەکەەوە قسە بکە ئەمە کەسێکە کە بێعەقڵی دەگات چونکە ئەو پلانە لە دەستی کەسان نییە بڵێ من جێبەجێ دەکەم بێ خەڵک کۆکاتەوە بڵێ وەرن بە ئەو پلانە جێبەجێ بین بەعەکسەوە هەر کەسە ئەگەر ببێتە مۆنادە لەناو پلانەکەیە تەنها ئەوە دەبینێ دەرک دەکا لە پلانەکە کە مەربوتە بەخۆیەوە ئەوە دەرک پێ ناکە کە مەربوتە بە کەسێکی ترەوە ئەگەر ئەمەی دەرک پێ بکردایە ئەو کاتە ئەم کەسە دەبوو بەخوای کەسەکەی کرد چونکە ئیتر ئەم پلانەکەی ئەوی دەزانی لەبەرەوە بۆ هەر ئینسانێت ئیمکانی ئەوە هەیە بەشە پلانەکەی خۆی بەقەدەر بوونی خۆی لەناو پلانەکە ئاشکرا بکە ناتوانێت ئەوە ئاشکراکە کە بوونی کەسەکانی کە هیچ کەسێکی تر ئاشکرا بکە لەناو پلانەکە لەبەرەوە حکومدانی ئینسان لەسەر هەر ئینسانێ ئەمە چییە؟ ئەمە حکمێکی هەڵەیە هەتاوەکو خۆی هاوار نەکا خۆی سابتی نەکا کە ئەوەیە کە خۆشی سابتی کرد پێویست ناکە ئێمە حکم بدەین چونکە خۆی سابتی کردوتەوە لەسەر پێویست ناکە ئێمە حکم بدەین لەسەر ئەو کورسیە فەرەزەن کورسیە ئەو کامێرایە بۆچی؟ چونکە خۆی محکومە بە خۆی حکمەکەی خۆی ئاشکرا کردووە کە چییە ئەو کاتەی تر بوار دروست دەبێت لەو بوارە شتەکان خۆیان ئاشکرا دەبن و کەس ناتوانێت لە کەسی ئاشکرا بکە جا لەبەرەوە پلانەکە ئێمە دەبێ وای بیبینین کە تەنها دەتوانین ئەوەندە لە پلانەکە ببینین کە پەیوەستە بە ئێمەوە و ئەگەر پلانەکە ئینسان بیتوانایە پلانەکە پەی پێبەرێ هی ئەوانی تریش ئەوە حتمەن شتەکان جۆرێکی تر دەبێت قانونێک کە لە ناو هەر یەکەمانە دانراوە و هەر یەکە دەبێت کەشفی کە بەڵام هیچ کامان بۆمان نییە قانونی ئەوەی کە دەرکی پێ دەکەن و قانونێ فەرزیکەین لەسەر ئەوی تر دەبێت ئەوش خۆی دەرک بە قانونەکە بکە ئەو کاتە ئێمە خۆمان دەرکمان بە قانونەکەی ناخۆمان کرد ئەو کاتە ئەو حاکمەی کە حکمان دەکات لەکوێ لەناو خۆمان هەیە کەسێکی دەرەکی کە لەناو خۆمان نابێ یانی چی؟ یانی سازە لەگەڵ خۆشمان کە ساز بوو لەگەڵ خۆمانە یانی چی؟ یانی نەگەر مقاومەی ئەوە ناکەین کە ئەو فرمانە جێبەجێ بێت بەڵکو هەوڵ دەدەین هەرچی بربەستە لە بەردەم لە توانامانە هەیە لە بەردەم ئەوەیە کە ئەو قانونە ئەو فرمانە جێبەجێ بێ وەدی بێت ئەو بربەستانەی بۆ لابین تاوەکو وەدی بێت ئەو کاتە ئەم فرمانە فرمانێکی جەبری نیە ینی فرمانەکە هەمان ئەوەیە کە تۆ دەتەوێت هەمان ئەوەی کە تۆ دەتەوێت ئەوە فرمانە بێت